ڕەنگە ئاسان نەبێت باسکردنی ژیانی جۆرج 28 ساڵ تەمان لەگەڵ بێقۆڵیدا وەلێ هەگبەی پڕە بڵێ بتوانین لە 2 ڕۆژدا چاوی کامێرە لە بەسەرهاتەکانی پڕکەین. من لە ڕۆمانیا لەدایک بووم. هەرزوو باوک و دایکم خستمیانە خانەی بێسەرپەرشتان. بۆ چەند ساڵێک لەوێ مامەوە تا بەخت یاوەرم بوو ژن و پیاوێکی ئەمریکی کردمیانە مناڵی خۆیان. چانسێکیان دامێت تا بژیم و ببمە کەسایەتیەک کە ئێستا ژیانێکی باشم هەیە. دەپرسم چیم لێ بەسەرە هات ئەگەر ئەوان هەڵیان نەگرت پامایەوە. دڵنیام ئێستا لە ژیاندا نەمابووم. لە زۆر شوێنی دیکە هاوتای جۆرجەکان هەڵبژاردننی کونجێک بێت بۆ خۆشیێنی، بەڵام لە وڵاتەی کە بە فرسەت بەنێوبانگە ئەمریکا ئەمیشی گرتووەتەوە. هەر لە منداڵیەوە شوێن مۆسیقاکەی کەوتووە. لە هەندێک ساتەکانی ژیانمدا زۆر بێزار بووم. تووڕە بووم لە جیهان، تووڕە بووم لە خوددا، بۆچی بێقۆڵ دروستی کردوم. ئیدی هەرزوو لەوە گەیشتم ڕەخنەکانم بێ سوودن و قۆڵەکانم بۆ ناهێننەوە. هەموو کەسیش تووشی ناڕەحەتی و ئاڵێنگیری دەبێتەوە. ڕۆژانە بە ماشێنەکەی وەک خەڵکی دی ئاسایی دێت و دەڕوات. لەم ئۆتۆمبیلەدا جیاوازیەکە ڕوونە، پێکانی وەک دەستەکانی من و تۆ بەکاردێنێت. هەستم بە دڵنیایی لێخوڕینەکەیەکێت. خۆوتنی تاکو ئێستا هیچ سەرپێچیەکی یاساییشی نییە. باوەڕم بەوە هێناوە ڕەنگە قاچەکانم جیاوازتر دروست کرابن. لەبەرەوەی قۆڵم نییە قاچەکانم باش دەجوڵێنم و پەنجەکانی بۆ هەموو شتێک بەکاردەهێنم. لە هەر کوێیەک ئەم جووتە پێکەوە بن ئەو چاوانەی لیان دەڕوانن میهرەبان دەرەکەون. لە ماڵەکەشی هاوسەرێکی میهرەبانە و هەموو کارێکی ژەکات. جاجارەش دەنگی ئارامی گیتارێک و دەنگێکی زوڵاو. پێشتر خەڵکێکم نەدیبوو کە بەبێ قۆڵ لەدایک بوو بێت. هەندێک بیرم لێ کردەوە، بەڵام کاتێک بینیم وەک بینینی هەر کەسێکی ئاسایی وا بوو کە لە سەرەتاوە دەیناسی. زۆر جار کلتور و هەستە مرۆڤایەتیەکان زۆر شت دەگۆڕن. ئیدی چارەنووسی خاوەن پێداویستێکی تایبەت ئەکەوێتە دەستی دایک و بابێکی نەدی و نەناسەوە. باوکو و دایکە ئەمریکیەکەم هەمیشە بیریان دەهێنامەوە کە بۆ هۆکارێکی وەها هاتوومەتە ژیانەوە. خودداش پلانێکی بۆ من هەیە. ڕاستە من بە هەڵە دروست نەبووم. لە دایکبوونم ڕووداوێک نەبووە کە هەڵە کرابێت. ژیان فرسەتی زۆرە و منیش هەوڵی خۆمدا. بەڵام بیر و باوەڕی چەسپیویش زۆر گرێکوێرەی ژیان نەکاتەوە. ببینە جۆرج لە دایک و باوکە ڕۆمانیەکەشی خۆش بووە. کاتێک گەنج بووم زۆر لۆمەی باوک و دایکە ڕاستەقینەکەمە کرد. تا ماوەیەکیش لێیان تووڕە بووم لەبەرەوەی وەها دروست بووم. چۆن بردومیانە داهاتی و خانە. پاشان لەوە تێگەشتم کە هەژار بوون و نەیانتوانیوە من بگرنە ئەستۆی خۆیان. کە گەورە بووم لێیان تێگەیشتم و لێیان خۆش بووم. چیرۆکی سەرکەوتنی جۆرج ئیلهامبەخشە. ئەوەی بەدەست و پێکان بۆیان نەکراوە. ئەم بە بێقۆڵی کردوێتی. گیتارژەنێک دەیەوێ هیوایەک بێت بۆ ئەوانەی خاوەن پێداویستی تایبەتن. توانەکانم و چۆنێتی ژیانم و بەچی دەژیم سەفەر دەکەم و مۆسیقا دەژەنم. هەندێک جار بۆ بۆنەکان داوەت دەکرێم و باسی خۆمیان بۆ دەکەم. چەند هەفتەیەکی دیکە لە تێنەسی میوانداری کراوم تا لە ئیڤێنتێکدا لەسەر منداڵ هەڵگرتنەوە بدگوم و باسی ئەزمموی خۆم بکەم کە یەکێکم لەوانە. 28 ساڵە سەول لێدان بەنێو بربەستەکاندا تا گەیشتن بە ناوداری. دەخوازێت چیرۆکەکەی تاقانە نەبێ و هەزارانی دی هاوشێوەی جۆرج ئەسپەشەی خۆیان تاودەن. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شاری ریچمۆند، ویلایەتی ڤێرجینیا.